هەر کەسێکتان بینی لە ناو ئاگری دۆزەخدا بەقەد یەک وەزن و قورسایی دینارێک واتە مسقاڵێک ئاڵتون ئیمان و خێر و چاکە لە دڵی دابوو لە ئاگری دۆزەخ ڕزگاری کە. سبحان الله، خوا چەنێ بەڕەحمە، سەیری کە خوشک و برای ئیماندار چەنێ گرنگە بۆ قیامەتی تۆ. لە دۆزەخی شابی لەبیرت ناکەن. خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، دەڵێن ئەوانەی کە دەریان کردو دەری دەکەن لە دۆزەخ کە ناسیوانە، دەڵێن خوایە گیان ئەوەی تۆ فەرمانت پێمان کرد لە ئاگری دۆزەخا ناسیمانەوە هەموویمان دەرکرد، کەس نەما. ئەوەی کە تۆ فەرمانت پێمان کرد هەموویمان دەرکرد. ئەمجا خوای گەورە دەفەرمێ بگەڕێنەوە. هەر ئەوەندە نییە، هەر کەسێکتان بینی بەقەد قورسایی دینارێک مسقاڵێک، مسقاڵە چەندێکە؟ مسقاڵێ دینارێ مسقاڵە تەواویش نییە، تۆ بڵێ مسقاڵێ